ما أظن أن تبيد هذه أبدا. بەخوا لەو قەناعەتەیە نیم ئەمەی بەردەستم هەتایە بفەوتێ ئەبەدا. ئەن تەبیدە یعنی بفەوتێ، بۆ چونکەوە ئاوە بەردەوام لەبەری دێ و هەواکەی پاکە و خۆشە و ئەرزەکەی ماشەڵا بەپیتە و ئەجا تۆ بەردەوام ترەکان ترەیتر ئینتاجەکەن و نەمامی ترە ڕوێنم و خورماکە بە هەمان شێوە، یعنی ئەوەی کە ئیدامەی پێ ئەدا بەردەوامە. بەڵام لە چی غافڵە؟ لەوە غافڵە لە سەرتاوە چۆن هاتووە، دووهەم ئیدامەدانی خارجی ئێرادەی ئەوە. ئەم ئاواگەر وشکی کرد باخەکە وشکە، ئەگەر ئافاتێک دای لە زەراعەتەکەی یا لە باخەکان وشکە بن، ئەگەر تەرزە کوتای، ئەگەر لافاوێک هات، ئەگەر هۆرە بروسکە سووتانی، هەر شتێک بێ خارجی ئێرادەی خۆیەتی لەبەر چۆن نەتوانێت ئەم ئیدعای وا بکە. وەکوانەی ئەمریکا لە شارێک ناوی نیو ئۆرلاینزە خانوویان دروست کردو لەسەر بەحرە بۆ ڕابواردن و فەساد و لە ١٧٠ شارەکە مەشغوڵ بوو بە فەساد و لەشفرۆشی، کە خوای پەروەردگار لافاوێکی بەسەریان ناهێنا، حکومەت 3 ڕۆژ بۆی زانی کە لافاوە کردی. احتیاطاتی خۆیان کرد بوو، زەمەنی جۆرج بۆش بوو. بەڵام لافاوەکە کە هات شارەکەی هەموو داپۆشی، دەسەڵاتی عەسکەری و دەسەڵاتی سەربازی و سجن شکا و گەڕەک و ماڵ هەمووی بوو بەژێر ئاوە. ئەوەی بەسەر ئەوانە هات لە سریلەنکا و بەنگلادیشیش ڕووی نەدا، لە ئەفریقاش ڕووی نەدا، سیستم هەمووی تێک چوو، دزەکان هەمووی مدەڕعیان دەستکەوت، چوونە سەر بانقەکان دزیان، کۆنتڕۆڵ نەئەکرایەوە تاکو جێیششدا ئابەزی بووین. ئەمە یەکێکە لە غافڵبوون لە ئەساسیاتی ئەمە. ما أظن أن تبيد هذه أبدا. بۆچی ئەم گومان و قەناعەتت بۆ دروست بووە کە ئەمە نافەوتێ؟ خەڵکێ لە کوردستان وابوون، مەغرورێکی لای پارتی نووسیوی پێویستمان بەخوا نەماوە بارانمان بۆ ببارێ. یەکەرەوە بارانەکە نەباری، دوایی دەمتان لار بوو لە تاوە، نەتانەزانی گەنم لە چووە بکڕن. هەر گەنم کە گەنم بە شەرتێ دەشتی شارەزور و دەشتی قەراج و دەشتی سلێڤانی و دەشتی بیتوێن و هەر هەمووی گەنمی کورد ئەوەندە ئەدا لە کورد زیاد ببینێرە بۆ عەرەب. سایلۆکان پڕن، هی 3 ساڵ لەمەوە پێش حکومەت پارەی جوتیاری نەداوە کە گەنمەکەی وەرگرت. کوردستان خۆی ئەوەندە گەنم ئینتاجەکە لە بەرەوەی وڵاتی کە زراعەتی پێشکەوتوت. بۆچی وازانی تر پێویستت بخوانەوە ئاقڵ بە معناکەی بەرامبەری. ئەوە زۆریش باری، ئەوە لافاوەکە باری چیتان کرد بەرامبەر بە لافاوەکە؟ هەر خۆتان تۆقین لەوەی کە ئەتەقێ. سەدەکان بەنداوەکان ئەتەقێ، 7 شاری تر ئینزاری وەرگرە تا بەغدا و بەسڕەش.